شاژنی مارەکان هاوڵاتیان لە مارە گەورەکان ڕزگار دەکات و دەڵێت مارەکان دووڕوونین. لە کاتژمێرەکانی سەرەتای بەیانیدایە و تیمێکی مارگر لە شاری ڕەنگور لە میانمار نزیکەی 30 ماریان خستۆتە ناو کیسەیەکی گەورەوە کە لە چەند مانگی ڕابردوودا لە ماڵەکانی شارەکە گرتبوو. ئەمان تیمێکی خۆبەخشی بێهاوتان. ئەم خۆبەخشانە مارە دەستگیرکراوەکان دەبەنە دەرەوەی شارەکە بۆ ئەوەی ئازادیان کەن و ژیانی سروشتی خۆیان بژین. شویلی کە ناوی شاژنی مارەکانی لێنراوە لەگەڵ تیمەکەی مارە گەورەکان دەگرن کە چوونەتە ناو خانوەکان یان شوقەکانی هاوڵاتیانەوە لە شوێنی دیاریکرا و کۆیان دەکەنەوە و پاشان دەیبەنەوە ناو سروشت. شویلی دەڵێ حەزم لە مارەکانە چونکە ئەوان حەزیان لە خۆنواندن نییە و ڕازگۆن و دووڕوونین. دەژڵێت ئەگەر مرۆڤ سروشتی ئەوان قوڵکە ئەوان نایە بوو سەرنجڕاکێش. ساڵی ڕابردوو تیمەکەی شویلی نزیکەی 200 ماریان لە دەوروبەری گەورەترین شاری میانمار گرت و گەڕاندیانەوە بۆ سروشت. ئەم خۆبەخشانە پشت بە بەخشینەکان دەبەستن بۆ ئەوەی لە کارەکانیان بەردەوام چونکە ئەم بەخشینانە هاوکاریان دەکات ئەو کەرەستانە دابین بکەن کە پێویستیان. ئەم تیمە بە تایبەتی پایتۆنەکانی میانمار دەگرن کە ماری ژەهراوی نین و درێژیان دەگاتە زیاد لە 5 مەتر و نێرچیرەکانیان دەخنچێنن لەگەڵ ماری ژەهراوی لە جۆری کوبرا و بنگاری. دوایین ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری خستووە کە لە کۆی 15,000 پێوەدانی مار لە میانمار 1250 کەس گیانیان لەدەستداوە. ڕێژەی مردن بەهۆی پێوەدانی مارەوە لە بەرزترین ئاستی جیهان. ئەمەش بە شێوەیەکی بەرچاو بەهۆی لاوازی سیستەمی تەندروستی و درەنگەیشتن بە دژەژارەکان. شاژنی مارەکان دەڵێ بەس نییە بۆ ڕاوچیانی مار کە خێرا و چالاک بن بەڵکو دەبێت بتوانن پێشبینی ئەوە بکەن کە مارەکە لەکوێی ماڵەکەدا خۆی حەشار دابێت چونکە پێویستە ڕێز لە مارەکە بگیرێت و دەرونی ئارام بکرێتەوە.